من وەکو ئەزمموی مامۆسایەتیم کە ماوەی 23 ساڵە لە بواری پەروەردەیە ئیشەکەم لە قۆناغی بنەڕەتیە و وەکو ئەزمموی کاری ڕێکخراوەیشم کە سەرۆکی ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنیم و لەگەڵ چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیە لەم مەجالەیە ینی پرۆژە و کار و چالاشیم هەبووە. بابەتی پەروەردە بە شێوەیەکی گشتی و دوایی ناو چەمکی بەهای پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە بابەتێکی گرنگە بۆ تاک. و ئێمە هەمومان نەزانین ئەو زانستی کۆمەڵناسی و دەروونناسی کە ئیسایڵێت مناڵ لە قۆناغی لەدایکبوونی تا 12 ساڵی قۆناغی تەکوینی کەسایەتی مناڵە. واتە ئێمە توانین بەتایبەت لە قۆناغی یەکەمی بنەڕەتی کە لە پرۆسی وەزارەت پەروەردەیە لە پۆلی 1 تا 6 ئەم 6 ساڵە ئەگەر لە ڕووی استراتیژیەوانێ واتە کاڵم استراتیژی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژیان ڕوئیی وابێت بێوێت نەوەیەک پێ بگەێنێ ئەم نەوەیە ئەتوانیت لە ماوەی ئەو 6 ساڵەیە و بە تایبەتی تریش 3 ساڵی قۆناغی دوای ئەوش کە قۆناغی هەرزەکاریە لە پۆلی حەوت تاوەکو پۆلی نۆبی خێنە سەری تەکمیلی ئەم قۆناغە بکەین ئەتوانم بڵم لە ماوەی ئەو 9 ساڵە تا تەمەنی 5 ساڵی ئەتوانین بڵین لە دوای 20 ساڵی تر مەلامح و وێنەی پێکاتی کۆمەلگەی هەرێمی کوردستان چۆنە چونکە لە هەموو دنیاە وەزارەتی پەروەردە یاخود جیهەتی تەشریعی کە پەرلەمانی کوردستان و حکوومەتە ئەو لە ڕووی استراتیژیەوەیەت ئێوێت کۆمەلگا ڕسم و وێنەی کۆمەلگا ئاچەشە بۆ 20 ساڵی ئایندا بۆ 25 ساڵی ئایندا کە ئەمە پێوتت پلانی استراتیژی. لە دیدارێکم لەگەڵێکێک لە بەرپرسەکانە لە ئەم شاری سلێمانیە ئەو کاتەکە لە ڕێکخراوە بووم فیستیڤاڵی خاڵمان هەبوو کە فیستیڤاڵی قورئان خوێندنی ساڵانە بوو. بڕیار بوو پارێزگای سلێمانی بودجەی پرۆژەکە بخاتە ئەستوی خۆیان. جەنابی کاک بەهرۆز کە ئەو کات قسەیەکی کرد بەڕاستی بە ئینسافەوە قسەکە وەکو خۆی بژێڕنەوانەیە وتی پێشکەوتنی کۆمەلگا بەس بریتی نییە بە ئاسمانە بردننی باڵەخانەکان. وتی من کەسێکم کاتێک کە بە کۆڵان و گەڕەکی شاری سلێمانی ئاڕۆم تەمەنای ئەوەکەم کاتێک کە گوێم لە بانگبێژێکە بێت لە مزگەوتێکەوە بە مەقامێکی ئەوەندە خۆش ئەم بانگە بخوێنە دوام لێ بکات سارەکە ڕاگرم تا تاڵ ئەبێ کەواتە پێگەیاندنی کۆمەلگا بەرەو پێشبردننی کۆمەلگا تەنها بریتی نییە لە ڕێگاوبانەکان کە ژێرخانی ئابوورین تەنها بریتی نییە لە ژمارەی ملیاردێر و ملیۆنەرەکانمان تەنها بریتی نییە لە بە ئاسمانبردننی باڵەخانەکان بەڵکو ئەوەی کە لە دیدارەکەی دکتۆر زیباشە ینی قسەکانی کرد ئێستا ئێمە لە ڕووی پەروەردەییەوانێ لە دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە نەوەیەک دروست بووە ئینتیمای هەبێت بۆ ئەم خاک و وڵاتە نەوەیەک دروست بووە کە پابەندی هەبێت بۆ ئەم خاکە ئەگەر لە سەرەتایی ترین پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێ بکەین دیقەت بدە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت بەس بە گفتار نەهاتووە نەوەیەک پەروەردەکات یاخود ئومەتێک پەروەردەکات بەڵکو تەنانەت ڕەفتاری ڕۆژانەشی بریتی بۆ لە پەروەردەنینەوەکەی لەو چرکە ساتە ناڕەحەتەی کە لە مەکە دەری ئەکەن ڕاوی ئەنێن ئیتر هەڕەشەی کوشتنی لەسرە هەڕەشەی تیرۆرکردنی لەسرە کە هەموو بنەماڵە و قەبیلەکانی مەکە کۆبوونەتەوانێ و هەر بنەماڵە و قەمیلەیەک یەکێ لە پیاوە ئازاکانی ئەم بنەماڵەیە و ئەکەنەوە بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵەکەی خۆیان تیرۆرکەن بە تعبیرەکەی ئەم سەردەمە ئالەو کاتەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بڕیارە داد مەکە بەجێ بێڵێن کە خەریکە لە ئیتر لە بەرزایەکانی مەکە ئاودی ئەبێت ئاور ئەداتەوانێ و چاوی فرمێسک دێتە خوارە بە چاوەکانی ئەلە وەڵڵاهی ئەی مەکە خۆشەویستترین و پیرۆستترین بۆ قەعەرزی لە دڵی محەممەدا ئەگەر بە زۆر دەریان نەکردمایە قەت ئەم شارم بەجێ نەئەهێشت. ئەمە ئەو پەیامەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوێت بە هەموو شوێن کەوتوانی بدات کە یەکێک لە جوانترین و سادەترین ئینتیمای هەوڵاتێ بۆ ئەو شوێنەی کە تیا ئەژێت هەر بۆیە بە نیشتیمان ئەڵێن دایکی ئەو شوێنەیە کە تۆ هەرەوەنی ئەو ئافرەتە نییە کە تۆ لە دامێنی ئەکەویتە خوارە بەڵکو ئەو شوێنی کە لی ئەکەویتە سەرزەوی ئیتر پێت ئەڵێن دایک بۆیە نیشتیمان ئەمە ئەو شوێنەیە کە ئینسان تیا دروست ئەبێت یا گەورە ئەبێت یا تەکوین ئەبێت. پەروەردەی ئیسلامی ئەگەر بینە سەر ناوەرۆکەکەی کە لەوانەیە لەم ئەڵقە کورتەی نیو سەعات 40 دقیقەیان نەتوانی باسی بەهاکانی پەروەردە بکەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕاستیە ئەوەندە بەهای بەرز و جوانی تیان بۆ ئەوەی کە تۆ تاکێک دروستکەی نەوەیەک پێ بگەێنی کە لە دوای 20 ساڵی تر لە دوای 25 ساڵی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ناوی وەزارەتی ناوخۆ وای وەزارەتی داد و ناوی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئیتر بێسەر ئێشەترین و بێکێشەترین وەزارەت ئەبن لە دوای 25 ساڵی تر بەڵام بەمەرجێ استراتیژیەن تۆبی پەروەرد نێوکۆڵە ماوەسا کێ دەستی گرتون ینی بۆ نایکەن لە چی ئەترسن لە کام گۆشەی پەروەردەی ئیسلامی ئەترسن یانی ئەمە کوێی خراپە مناڵی
وەکو بەڕێز باست کرد سبەی دز نەبێت و لە ڕووی مەجلیس و بینەران خوێڕی نەبێ دنیا گرفتی کۆمەڵایەتیمان هەیە ئەگەر پەروەردەیەکی ئیسلامی هەبێ یعنی تاوان ناکا بە ناموسە بە ڕەوەژ طبعا ئەمە دنیابینی ئەو پارتە دەرئەخات کە ئێستا ئەمڕۆ ئەو کار بەدەستی حکوومەتە. ئێمە لە فیدراسیۆنە ڕێکخراوە ئامانجەکان لە ماوەی پێشووە دیدارێکمان ساز کرد لەگەڵ ژمارەیەک لە کەسایەتی یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەندامی لیژنەی پەروەردەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی لەوە کرد کە وتی من لە دیدارێک لەگەڵ وەزیر و جێگرەکەی و ستافی ئەنجومەنی وەزارەتە باسی ئەم پرۆژە یاسای تازی وەزارەتی پەروەردەمان کردووە. وتی جێگری وەزیر پێوتین زۆر بە عیبارە سەراوی توێتی ئێمە دنیابینیمان دنیابینیەکی ئەلمانیە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ پەروەردە. هەر کاتێک ئێوە هاتنە سەر حکوومەتی ئیسلامی ئەتوانن ئەو کاتە پەروەردەی ئیسلامی و سیاسەتی پەروەردە بۆ نەمەت و دنیابینی خۆتان داڕێژن کە خۆتان مەبەستانەکەمە بەسی لەوەیە کە ئەو سەر بە پارتێکی ئیسلامیە. قسەکە لێرێ ئەم دنیابینی ئەم پارتە دەرەخات بەڵام لە ڕاستیە پرۆسەی پەروەردە پەیوەندی بە دنیابینی پارتێکی سیاسیەوە نییە. منەمێ نمونەیەکی بەسیط بدەنمەوە. من دۆستێک و نزیکی کەسی خۆمەیانی لە پەرلەمانی عێراقا لە ساڵی 2015 بۆ 2016 لەگەڵ وەفدێکی پەرلەمانی عێراق وتی سەردانی کۆریای باشوورمان کرد. هەمومان نەزانین کۆریای باشوور ساگەیەکێکە لە وڵاتانی کە بەتایبەت لە عالمی تەکنۆلۆژیا کە شەریکەی گالاکسی و سامسۆنگ لە وڵاتەیە بەرهەمێنێت یعنی ئیتر ڕیادەی هەموو عالەمەکە ئێستا لە مەجالی سمارتە کە ئەمێرە ئەلزیرەکەکانە. وتی سەردانی پەرلەمانمان کرد کە چوین مناقەشەی میزانی ساڵی 2016 بوو. میزانی ئەو ساڵەتە بەناوەکو جۆرێک لە پرسیار پێوەندم وتی تۆ لە مەجالی مجتەمەعی مەدەنیایی شەکەی بە تەسەووری تۆ میزانی 2016 وڵاتی کۆریا چەنەوە بێت. منیش بە تەخمینی ینی ئەو کاتە 1-2 ساڵ بوو عێراق ئاستی فرۆشتنی نەوتی باش بوو ینی تەنانەت گەشتە 100 قسوور ملیار دینار وتم لەوانەیە لە دەوری 200-300 ملیارا بێ. وتی کاک جەبار زۆر زیاتر بڕۆ. لەدوایە تەمان ڕقەمەکەم نەزانی ئەو پێیوتە وتی میزانی 2016 کۆریا باشوور 840 ملیار دۆلارە. کۆریایە کە بەقەدەر هەرێمی کوردستان نابێت لە ڕووی موقعی جوغرافیەوە لە ڕووی پێگەی جوغرافی وەکو زەوی بەڵام ئەم بودجە و میزانیە زەبەلاحە پرسیارەکەی دووەمی کە وەڵامەکەی پێوتم ئەوە لە هەمووی شۆکتر بوو ئەژەو بوو وتی بەڕای تۆ لەم میزانیە گەورە لە ساعات چەندی بۆ کەرتی پەروەردە تەرخان کرابێ کە من بینا لەسەر وڵاتی کە خۆم تیا ئێژەن ببڕێ کوڕی ژینگەکەی خۆمم وتم لەوانەیە لە سا 3 4 5 وتی نەخێر لە سا 39 ئەو میزانە بۆ کەرتی پەروەردەیە لە کۆریای باش 800 ملیار کاکاتە 300 قسوور ملیار دۆلار کە بەداخەوە لە وڵاتانی ئێمە لە 100 ملیار دۆلار لەوانەیە تقریبا 7 ملیار 6 ملیار 5 ملیار 3 ملیار بۆ کەرتی پەروەردە ناکرێت بەڵام 40-50 ملیار لەم بودجەیە بۆ کەرتی سەربازی و عسکەری و ئەمنی تەرخانەکرێت. کێشە لە پەروەردەکەشانەوە یعنی ئێستا بیناکانی قوتابخانەکان زۆربیان پێ طبعا ئەوە بەشێکی ترە لە سیستەمی پەروەردە و لە استراتیژی پەروەردە بەڕاستی شوێنێک نییە بۆ پەروەردە بە دڵنیاییەوە ئەوە ئەگەر ئینشەڵڵا دەرفەتە بوو لە دوایە مەزە بۆ سامێوی لەسەر جەوهەری قسە بابەتە قسە بکەم ئەگەر نا لە ڕاستی ئەوەی شێک لە گەورەترین گرفتەکان چونکە تۆ نەک ناتوانی پەروەردە چونکە وەزارەتی پەروەردە پێڵەن وەزارەتی پەروەردە و فێرکردن لە کاتێکە کە وەزارەتی پەروەردە و فێرکردن ئەسڵ وایە بێ یەکەم پرۆسەکە بۆ مناڵەکان و خوێندکارەکانمان نەکرێت پەروەردەکردن بێ ئەنجا لە دوایە فێرکردنە. ئێستا وەکو پەروەردەمان فەرامۆش کردووە بینا و پێداویستەکانی فێرکردنیشمان خراپە چونکە 500 قسوور قوتابخانەمان سێدەوامیە کە ئەسڵ وایە ئەبێ خوێندکار هەموو ڕۆژە 6 وانی 40 دقەی بخوێنە بەلانی کەمەوە. ئێستا لەو قوتابخانانەی کە سێدەوامین 4 وانەی نیو سەعاتی ئەخوێندرێ چونکە لە سەعات 8 بۆ 5 ئێوارە ئەکاتە 10 سەعات دابشی کە بەسەر 3 دەوامە یەکی 3 ساعت و 20 دقەیان بەرەکەوێت 3 ساعت و 20 دقە چەندی تەبەن بۆ تەبدیلی بە دەوامەکان نزیکەی 3-20 دقەیمان ئەوێ لە بینی وانەکانیشە 5 دقە فرسەدانێ یعنی ئەگە 12 فرسەت بێت ئەوە ساعتێکی ئەڕوا 3-20 دقەی ساعتێکی ئەڕەکەواتە 8 ساعتی ماوەتەوە 8 ساعت دابشیکەی بەسەر 3 دەوامەیەکی 2 ساعت و قسوورەکات کەواتە ناکاتە 5 جوانی نیو ساعتیش نەک 6 جوانی 40 دقەی بۆیە هەر فریای پرۆسەی فێرکردنەکە ناکەین لێرەیە ئەوە لەوەی کە 1000 قسوور خوێندکار خوێندنگەمانەیە 2 دەوامین یعنی ژمارەیەکی کەم لە خوێندنگەکانمان 1 دەوامین و بەو مواسەفاتی کە ئەبێ بەم پرۆگرامە بوترێتەوانێ ئەمە بۆ خۆی بابەتێکی ترە بەزووتم بۆیە مێ لەسەرمە بوەستم کاتێک کە باسی ئەم 340 ملیار دۆلاری کرد لە میزانیە وتی بەسەرۆکی لیژنەی پەروەردە مود لە پەرلەمانی کۆریا پێم وت ئەم بودجە زەبەلاحە بۆ وتی سیاسەت و دنیابینی دەوڵەت وایە ئەم بودجەی ئەمڕۆ لەم 300 ملیارە تەرخان یەکەین بۆ کەرتی پەروەردە لە دوای 20 ساڵی تر 300,000 ملیار دۆلارمان بۆ ئەهێنێتەوانێ کەواتە تۆ لە دوای 20 ساڵ نەوەیەکی بەرهەمهێن
بەرهەم ئەهێنی یان نەوەیەکی بەکارهێن نەوەیە کە هەموو تواناکانی حکوومەت بەکارهێنیت بۆ ئەوەی ئاراستەی بکاتەوە ڕاستی بکاتەوە لە هەڵەو کەموڕەکانی یان نەوەیە کە ببێ بە یەک پارچە لە تۆپەڵک لە ئاراستەکردنی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت ئەم دنیا بینیەیە کە ئێمە ئەتوانین ئێستاکانە بنیادی بنین ئەوەی کە ئێستا ئەم مشتومڕی هێناوەتە ئاراوانە پرۆژە یاسای وەزارەتی پەروەردەی تازەیە طبعا بەڵێ جەنابی وەزیر لەگەڵ پڕی دەستخۆشی کە من ئەتوانم بڵم بە ئینساف وایانی لە ماوەی ئەم 3 ساڵەی یەکێکە لە وەزیرە باشەکانی کەرتی پەروەردە چونکە بەداخەوە وەزارەتەکانی خولی پێشووتر ینی خەڵکانی ئەمنی و حیزبی و عسکەری بوون هاتون کەرتی پەروەردەیان ئەلەقەل ئەم پیاوە پیاوێکی ئەکادیمیە پیاوێکە لە ڕووی تەواصل و کۆنتاکتی زۆر باشە لەگەڵ مامۆسایان لەگەڵ بەڕێوەبەرەکان لەگەڵەوە پیاوێکە مەیدانیە کە من بە خۆمێکێکم لەو مامۆسایانی کە لە قوتابخانەیەکی لادیەکە دەوامەکەم شخصی خۆی هاتووە سەردانی قوتابخانەکەی کردووە و هەندێک پێداویستیمان خستۆتە بەردەمی ئیمزای کردووە لە صحیح لەسەرداوە کە ئەم پێداویستیانە تقریبا تەمام لە مەسا 70-80 وعدی بەڵێنی داوە کە ئەم پێداویستانە بدەن کە ئەمە بۆ خۆی بۆ وەزیرێکی پەروەردە لە هەرێمی کوردستانە کە دنیا قەیرانمانەیە لە بواری پەروەردەیە ئەمە هەنگاوی زۆر عملین زۆر باشن بۆ کەسی وەزیر بەڵام دەستبردن بۆ پرۆژە یاسای پەروەردە و بۆ ناوەڕۆکی کە تایەتی و کەسان مشتومڕەکەی دروست کردو ئەمیش ئەوەیە کە جەنابی وەزیر ئەڵێ بەداخەوە ئەو لایەنە سیاسیانە و ئەو ڕێکخراوانی کە لە سەرهاڵی ڕابردوو نەیانتوانیەوە دژایەتیمان بکەن و شەڕی گەندەڵیمان لەگەڵا بکەن ئێستا هاتوون بەمە ئەیانێ مەشغوڵماکەن لە ڕاستیە کەرتی وەزارەتی پەروەردە ئەتوان بڵم کەمترین مەجالی گەندەڵی تایە لەوانەیە گەندەڵی لەوایە کرابێ گرێبەست کرابێ لەگەڵ کۆمپانیایەک بۆ تەبعی کتێبێ گرێبەست کرابێت لەگەڵ کۆمپانیایەک بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوەندەکانی خوێندن کە ئەمە بەراورد بە وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە بە هەزاران بندیواری تیا موچە ئەخۆند و موچە و سێ موچانەیە بۆیە بالفعل کەرتی پەروەردە کەمترین پشکی گەندەڵی بەرەکەوێت بەڵام ئەمانای ئەوە نییە کە چامان لەسەر کەرتی پەروەردە نەبێت بەتایبەت ئەوانەی کە خەمخۆر و دڵسۆزی بواری پەروەردەن جارە پرسیاری یەکەم و جەوهەری ئەوەیە ئەم پرۆژەیە چێ نووسیوێتیەوە ئەو لیژنەیە چێن کە وەزارە دیاری کردووە بۆی ئەم ڕژنووسی یاسا بنووسێتەوە باشتر تێبگەین ینی زۆر مناقەشە لەسەر بابەتەکرێت لە قۆناغەکانی خوێندن پێوان بێت لە پۆلی یەکی بنەڕەتیەوە وانەیەکمانە ناوی پەروەردەی ئیسلامی بە پێ قۆناغەکە باڵم کۆمەڵێک ناوەڕۆکی تایە پەروەردەی ئیسلامی سەر لەبەر ئەمە ئەگۆڕدرێ یان ئێستا بۆی وێنەکە وازەح بێت طبعاً ئەم ساڵی خوێندنیش ئەو پرۆگرامانە خوێندن دەستکاری نەکراوە و طبع کراوەکو خۆی لە ناوەندەکانی خوێندنە بڵاوکرێتەوە چاپەکرێەوە ئەدرێ بە خوێندکار و مامۆساژ ئێڵێتەوە بەڵام ئەوەی کە ئەم گرفتەیە ئەمێژەوەیە کە ئەم پرۆژە یاسای ئێستا وەزارەتی پەروەردە ئاراسی لیژنەی پەروەردەی کردو لە پەرلەمانی کوردستان و بە حساب لیژنەی پەروەردە دانیشتنی تایبەتی بۆ کردو لەگەڵ ئەندامانی لیژنەکەی تاوتویان کردو ئێستا ئامادە کراوە دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان و بە لیژنەی یاسایی بۆ ئەوەی لە دوای خولی پشووی هاوینەی یاسادانانی پەرلەمانی کوردستانەوە بخرێتە کارنامەی پەرلەمانی کوردستان و خوێندنەوەی بۆ بکرێت لێرەوە گرفتەکە دەرەچێت ئەم یاسایی کە ئێستا هەیە بەم سەرنج و تێبینیانەی کە خەڵکی پسپۆر و شارەزای بواری پەروەردە هەیەە بخرێتە کارنامەی پەرلەمانەوە خوێندنەوەی بۆ بکرێت بەم شێوەی کە ئێستا هەیە دەربسوێنرێ بۆ ساڵی خوێندنی 2023 و 25 و بەرەو ژوورترە تا ئەم یاسایە بەرکارە بێت چونکە لە دوای دەرچواندنی یاساکە بە ژمارە ئەوەنا سەرۆکی هەرێم تەوقیعی لەسەرەکە و دوای وەزارەتی پەروەردە ئەبێ دەستکا بە تعلیماتی جێبەجێکردنی یاساکە هەندێک لەو بەرگە و مادانەی کە مشتومڕی لەسەرەویژەوەیە بنمونە لە مادەی 18-25 ئەم یاسایە باز لە پرۆگرامەکانی خوێندنەکات لە قۆناغی بنەڕەتی لە قۆناغی ئامادەی لە پەیمانگاکانە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و سەر بە وەزارەتی پەروەردە پرۆگرامێک کە ناوی پەروەردەی ئیسلامیە ئەم ناوە لابراوە کراوە بە پرۆگرامی پەروەردەی ئاینی ئەمە یەکەم ئیشە لە بشتانە یەکەم پرسیارەکە ئەوەیە گوتم ئەم یاسایە چێ نووسیوێتەوە ئایا ئەوانەی کە نووسیویانەتەوە شارەزای هەموو بوارەکانی وانەکانی خوێندن و ناوەندەکانی خوێندن شارەزای ئاینەکانی هەموو ئاینەکانی هەرێمی کوردستانن بە پێکاتە ئاینەکە کەمایەتەکانیشەوە وەکو زەردەشتی و مەسیحی و ئەوانەی تریشەوانێک کە دیارە لە هەرێمی کوردستانە وەکو مەزهەب شیعەشمان هەیە بەڵام ئێمە ئاینی زەردەشتیمانەیە ئاینی مەسیحیمانەیە ئاینی ئیسلامیشمانەیە لەگەڵ کەمینەیەکی زۆر کەم بەڵێ یەزیدیمان هەیە بەڵام یەزیدی لە ڕاستی ژماری دانیشتوانن ئەوانەی کە ئەکەونە هەرێمی کوردستان و کەمینەیەکن و لەگەڵ کەمینەیەکی کاکەیشمان هەیە کە لە پارێزگای هەڵەبجە لە هەندێک شوێنی ترن زۆر باشە هەموویمان قبوڵە و مێژوو شایەتی ئەدات بەوەی کە زۆری نەبوون و هەیمەنەی ئاینی پیرۆزی ئیسلام و شوێنکەوتوانی ئیسلام نەبووە مای ئەوەی کە ئەم کەمینانە لە ناو بچن یا ئەم کەمینانە بتوێنەوە بەڵکو باشترین بەڵگە بنمونە من هەموو جارێم قسەم کردو پارێزگای هەڵەبجە لە دوایین هەڵبژاردنە ئیسلامیەکانی بنەوەتیایە باشە
و پێشتریش منبع و سەرچاوەی طریقەتی قادری و شێخانی طریقەتی بیارە و نەقشبەندی و ئەحزاب ئیسلامیەکان توان بڵێن بە یەگرتو بە کۆمەڵ و ببزوتنەشەوە منبعی سەرای دروستبوونیان لێوە بووە بەڵام تا ئێسەکانش لە گەڕک و کۆڵانەکانە کاکەیەکان هەر لێ موجودیان هەیە و تا ئێسەش پارێزگایی لە کیانی خۆیانیان کردووە تا ئێسەش ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیستووە ڕۆژ ئەندامێکی کاکەی ئەندامێکی خێزانیم کاکەیانە لەسەر کاکەی بوونی کوژرابێ لەسەر کاکەی بوونی ئیهانە کرابێ لەسەر کاکەی بوونی لە گەڕکێکا دەرکرابێ بەڵکو بە پێچەوانەوە من نمونەیەکی زۆر جوانم لایە کە باوکی یەکێک لە هاوڕەکانم بۆ ژێڕام وتی جەژنی ڕەمەزان بوو لە ساڵانەی ڕابردوو لە دووەم ڕۆژی جەژن لە گەڕەکەمانە ئەگەڕین بۆ جەژنە پیرۆزە وتی چوینە ماڵک لە گەڕەکانە وتی یەکێ لە ماڵەکان لە گەڕەکەمانە ماڵێکی کاکەین درگاکەیان کرابووانە چونکە ئێستا من لە تاوزە دانیشتم لە ئێمە پێشش ماڵی کاکەی لێ وەکو ئێمە موسڵمان لە جەژنەکانە درگا خەنە سەر پشت و سینەکان داناوە چکلێتی لەسەرە و ئەچین سەردانەکەین و تەوقەشیان لەگەڵاکەین و چکلێتەکەشیان لێوەرەگین لەگەڵەوەی کە ئەوان وەکو ئێمە بە ڕۆژوو نەبوون وەکو ئێمە ینی لە ڕوو ئاینەکەیەوە پابند نییە بەم نوێژە بەڵام لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتی و پێکەوە ژیانەوە شتێک نییە یانی و کۆڵە باز لە جیاوازی بکات تاوەکو من شعورێکم بۆ دروست بێ لە ناخمە کە بڵە مەڵامە کاکە یەبا نەچم بۆ ماڵیان یاخو زوڵمێکمان لایەنەکان کاتێکە ئێمە زۆرینەی بە دڵنیاییەوە لە ڕووی شوێنکەوتەی ئاینی ئیسلامەوە بەڵێ هەرێمی کوردستان زۆرینەیە وتی سەردانی ئەو ماڵەمان کرد کە چوین وتی دانیشتینەمە چوار پیاوی بە تەمەن کامڵ وتی ساحەبی ماڵەکە شەربەتی هێنا قەدەری خۆوا بوو ئەمە زۆربەی مسلمانان لە دووەم ڕۆژی جەژنەوە دەسەکەن بە ڕۆژی شەوالەگرن وتی هەر چوارمان بە ڕۆژوو بووین وتی یەکەم و دووەم و سێمی چەند شەربەتەکانی خوارد وتی هاتە سەری چوارم شەربەتەکە مەڵگرت و خواردنەوە ڕۆی کابرا قەدەرە دانیشتین دوای هاتین وتی چیان پێ وتم هەیە و کاک حاجی فڵانەوە بۆ کرد بۆش ڕۆژەکە دەشکان وتی ئەم ڕۆژۆ سوننەتە پێم باش بوو ڕۆژەکە بشکێنم باشترە لەوەی کە دڵی ئەم پیاوە بشکێنم کە دراوسێمان و لە گەڕەکەمانە سەیری تێگەشتنی مسلمانان کە سەیری تێگەشتنی مسلمانەکە بۆ پێکەوە ژیانیان لەگەڵ شوێنکەوتوانی ئاینەکان بۆیە ئەم پرۆژە یاسایی ئێستا کە کاتێک یە تۆوانەیەک ناوی پەروەردەی ئیسلامیە یەکسەرێکی بە پەروەردەی ئاینی ئەمە یەکسەر ئۆتۆماتیکی ئیستیفزازبوونێک لە دەروون و لە هەست و نستی هەموو تاکەکان کە زۆرینەی مسلمانە لە هەرێمی کوردستانە دروست ئەەکەی شعورێک بۆ ئەم هاوڵاتانە دروست ئەەکەی کە ئەم حکومەتە باکی بە ئاینی ئەم کۆمەڵگایە نییە لە کاتێکە تەبان ئەمێ ئەلێرا یەک جملێتی بڵم بۆی تەکمیلی قسەکانم بکەم ئەم پرۆگرامە وایە ساڵانی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردووە بۆی وێنەکە جوانتر بە لای بەڕێستانش و لای بینەرانیش کە ڕێکخراوێکی ئەمریکی هاتووە خولێکیان بۆ نزیکی 500 مامۆسای وانەی مێژوو کردێتەوە وانەی پسپۆری وانەی مێژوون لە قوتابخانەکانە کە وانەی پەروەردەی ئاینی لەبێ و دابێ مامۆسای مێژوو بیڵێتەوە بۆ چونکە باز لە بەهاکان ناکە باز لە مێژووی ئاینەکانەکە لە هەرێمی کوردستانە واتە ئەگەر ئەم یاسایە بەرکار بێت و دەربشوێنرێت وەزارەت هەر لەپەی لە مادەی 15 لە بەرگەی 3 و 4 سەلاحیەت ئەدات بە وەزارەت کە دەستکاریکردن و زیادکردنی وانە و بڕگەی خوێندنی هەیە لە پرۆگرامەکانی خوێندنەوە ئەگەر ئەم یاسایە دەرچێت وانەی پەروەردەی ئیسلامی نامێنێ ئەبێ بە پەروەردەی ئاینی دوای ئەو کاتە سەلاحیەت دراوە بە وەزارەت ناوەڕۆکی ئەم وانەی پەروەردەی ئاینیە لە 2023 بۆ 24 و ساڵانی دوایتر چی لێیەت ئەمەیە قسەکە ئەمەیە کە جێی گومانە کە مامۆسایانی ئاینی یەکێتی زانایان خەمخۆرانی بواری پەروەردە شوێنکەوتوانی ئاینی ئیسلام ئەبێ لەگەڵ حکوومەت تەبەن من لە ڕاستیە مستەغربم ئەم قسەیە لێرەوەی ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستانی بکەم پارتی دیموکراتی کوردستان دامەزدنەری ئەم پارتە پیاوێکە ڕمزێکی ئاینی پێڵەن مەلا مستەفا کاک مەسعود کە کوڕی گەورەی ئەوە سەرۆکی ئەم پارتیە و سەرۆکی ئەوتان بڵم وەکو پارتیەکان خۆیان لەن ڕابەری ڕوحینەتەوەی کووردا نابێ ئەمە قبول بکات چونکە باوکی ئەو شێخ عەبدولسەلام کە بنەماڵی شێخ بوونیانی ئەمانە هەمویان لە ڕێگا و ڕێچکەیەکی شوێنکەوتی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هاتوون و پارتی دیموکراتی کوردستان خودی خۆی وەکو حیزب تا ئێستاکانە بە جوملەیەکیش لە مەلامیحێکە لە بەیاننامەیەکانە لە ئۆرگانێکانە شتێکیان نییە دژ بە ئاینی پیرۆزی ئیسلام چونکە دەیان ڕشێنکەوتیان دەیان شێخ دەیان مامۆسای ئاینی تەنان سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئێستا جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی یەکێتی زانایانە ئەمانە بەڕاستی هەمووی جێی قسەن نابێ ئەم شتە بەیەڵی ئەوە بە ئاسانی بە سادەیی تێ بڕوانرێت بۆیە وە گوتم پرسیارەکە ئەوەیە ئەم یاسایە چێ نووسیوێتەوە ئایا ئەو خەڵکانی نووسیانەتەوە پسپۆڕن لە بواری یاسایە پسپۆڕن لە بواری پرۆگرامەکانی خوێندنە گرفتێک هەبووە ئەمەدانا ینی خۆی لە ڕاستیە ئەمیەوە نەبوو بۆ سەرێشەیە بۆی بیگۆڕن و بجارێن ماوەسا ئەوەش پرسم بەڕاستی ئەمە گۆڕی نییە هەر لابردنە چکە دوایە بێتە مێژووی ئایناسی یعنی ئەمە بابەتێکی خۆی لە ڕاستی ئەگەر بڕیارە مێژووی ئاین بێت من وکو مامۆستاکی کۆمەڵایەتی لە کۆمەڵایەتی پۆلی 4 لە کۆمەڵایەتی پۆلی 5 6 7 8 9
ئێمە لە ئەم 6 ساڵی خوێندرمانە لەوانی کۆمەڵاتی بابەتێکی تیا باسی مێژووی ئیسلامە باسی لەدایکبوونی پێغەمبەرەکە ئەگەر بڕیار بێت ئێمە مێژووی ئاینەکان بڵێنەوە کاکە بامین بڕۆگرامی وانەی کۆمەڵایەتی دەستکاری ئەەکەین لە جیاتی ئەوەی کە بۆ نمونە لە پۆلی پێنجی بنەڕەتی پۆلی پێنجی سەرەتایی باسی مێژووی هاتنی ئیسلام و خلەفای ڕاشدین و عەباسی و ئەمەوی و دوایی مینشینەکانی حەسنەوی و چێ بکەین کامان هەمووی بە مێژووی ئیسلام مەژورن کاکە ئەم بەشەی کاملی لای ئەبام تەنها کەمێک باسی مێژووی ئاینی ئاینی ئیسلامەکەین مێژووی ئاینی زەردەشی مێژووی ئاینی مەسیحی ئەمە با بە مێژوو ئەگەر بڕیارە ئەو کاتە مامۆسای پسپۆری مێژوو ئەیڵێتەوە وەکو پسپۆڕێکی باری پەروەردە وەکو باوکێک وەکو هاوڵاتێک یعنی مناڵێک لە قۆناغی بنەڕەتی کەی ناڵێن با نەخوێنرێت یعنی ئێستا ئێمە گرفتمان لە پەروەردەکە هەیە ینی بۆ ئەبێ پەروەردەیە کە وەزارەتەکەش وەزارەتی جارێ پەروەردەیە ئێمە باز لە پەروەردەیەکەین ئەگۆڕێ بە شتێک کە مناڵێک هەنێ چی پێویستەکە ئێستا تەنانەت مێژووی ئیسلامیش بزانێ ئێمە پەروەردەی ئیسلامیەکەمانەوێ من باز لە شتێکت بۆ بکەم کە فەلسەفە و ڕوحی ئیسلامە طبعا لەم پرۆگرامە پێشنیارکراوی کە تەسریب کراوە و بڵاو کراوە دەستگاکانی ڕاگەیاندن من ئەلەم ڕۆژانە لە هەولێر دیدارێکە بوو کۆنفرانسێکە بوو لەوێ کتێبی کەمایەتیەکان دانرابوو چونکە کۆنفرانسەکە تایبەت بوو بە کەمایەتیەکان لە عێراقا و ئینێکە لەوانە کتێبێکی تیا بنووسا بوو ئەلفەلسەفە ئەزەردەشتیە سەر و نوسخەم هەڵگر لە کتێبەکان هەر ئەوە لەو کاتی یعنی ئەو لەو چەند دقەی پێشوی کۆنفرانسەکە دەست بکات کتێبی فەلسەفەی زەردەشتەکەم هەڵەدایەوە لە لاپەڕی سێمی وتەیەکی پیر لوقمانە هێنێتەوە ئەڵێ ئێمە وەکو ئیستراتیژی ئاینەکەمانەوەیە کە هەموو منداڵێک هەتا تەمەنی 15 ساڵی ئەگەر لە عایلێکی زەردەشتیشدا لەدایک بن ئیجباری ناکەین و نایکەین بە باسی ئاینیشی لا ناکەین هەتا تەمەنیە بە 5 ساڵ لە 15 ساڵەوە ئیترە بێ ئەم کەسە خۆی ئەو کاتەکەیتە تەمەنی مراقی تێپەنە بەرەو هەرزەکاری و گەنجێتی ئەڕوا ئیتر ئەو کاتە ئەو ئازادە لەوەی چ ئاینێک هەڵەبژێرێت قبوڵمانە دێخۆ ئەم ڕوحە ئەم بابەتە تەبەن ئەم قسەیە نەسەن لەوێ بە عەرەبی نووسراوە لە مقابلەیەکی کەناڵی جەزیرەیە ئەم قسەیە بە تەرجومەکراوی نەسەن لەو پرۆگرامە پێشنیارکراوی وەزارەتی پەروەردەدانراوە باشە من پرسیارێکەکەم جەنابی وەزیری پەروەردە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە پیر لوقمان وەکو پیری زەردەشتیەکان هەرچیەکەیە نە پیرە و نەزرا دەشتە بەڕاستی ینی هیچ لە شوێنێکی کەرینی بۆی لە کەناڵێکی گشتیەوە قساکەین تاوەکو نەبێ بە تەشیر من وەکو ڕێزێک بۆ بەڕێزیان وەکو پیری زەردەشتیەکان وەکو شوێنکەوتی ئاینی زەردەشتی کە ئەو پەڕی ڕێز و حرمەتم بۆ هەمویان هەیە بۆ چونکە ئەمە مەبدەیەکی قورئانیە خوا ئێمەی دروست کردووە ئەگەر مەبەستی بۆیە هەمومانی بە موسڵمانی خەڵقا کرد ڕێی نەهێشتە بۆی هیچ شوێنکەوتێکی ئاینیتر هەبێت بەڵام مەفەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرە و ئیما کەفورە ئێمە عەقڵمان داوە بە ئینسان و ئیرادەشمان داوە بە ئینسان کە عەقڵ و ئیرادە هەموو مەخلوقاتەکانی تر عەقلیان هەیە ژیریان هەیە بەس ئیرادەیان نییە بۆیە لە غەیری مرۆڤ هەموو دروستکراوەکانی تر لەسەر زەوی مسەیرن مخەیرن عەفوا مخەیرن مسەیرن ئەوانە لەبەر خاتی ئێمە دروستکراون باشە بۆ خۆشگوزەرانی ئێمە دروستکراون بەڵام ئێمەی مرۆڤ عەقلیشمانەیە ئیرادەشی داوە پێ من بۆیە مرۆڤگەلێکی زۆر هەیە ئەڵێ من باوەڕم بەخوا هەر نییە باوەڕم بە هیچ ئاینێک نییە باوەڕم بە هیچ لاهوتێک نییە بە هیچ دینێک نییە لەسەر زەویە هەر بۆیە لە وڵاتانی ترشە زەردەشتی هەیە کۆنفوشیەس هەیە کورە بوزی هەیە فڵان و فیسار هەیە زۆر ئاسایشە ئەمانە و ئێمە لە دەیان جار لە شوێن لەیان شوێنیانی شوێن وەکوتم لە مؤتەمەراتە بەشداری ما کردو لەگەڵ ئەو پڕێز و حورمەتمانە تەقدیرمان هەیە بۆی هەرێمی کوردستان شوێنی پێکەوژیانی ئاینەکان بوو لە ڕووی مێژوویەوە ئێمە لەوانەی کۆمەڵاتی بە خوێندکارەکانمان ئەڵێ مەقتابەکانمان ئێمە 5 بنەمای هاوبەشمانەیە کە هاوڵاتانی هەرێمی کوردستانی لەسەر دروست بوون مێژووی هاوبەشمانەیە ئاینی هاوبەشمانەیە کولتوری هاوبەشمانەیە زمانی هاوبەشمانەیە خاکی هاوبەشمانەیە ئاینی هاوبەشی زۆرینەی پێکاتی ئەم کۆمەلگای ئێمە ئیسلام بوو بەڵام سەرچاوەی ئاینەکانی تریشی هەر یەک سەرچاوەیە هەر وەکو چۆن نەجاشی کاتێکە کۆچکردەکان لە مەکە و ئەڕۆن بۆ حەبەشە کە نوێنەری قوڕێژە چی دەیانێت پەشیمان کاتەوانی و نەجاشی پەشیمان کات و ئەمانە بنێرنەوە بۆی قەتڵ عامیان کەن تیرۆریان کەن تاوەکو شوێنکەوتانی محەممەد کۆتایی پێبێنن بە کابرایی عەمر ئەڵێ دەڵێ وەڵڵاهی ئەمانەت بێنا گۆڕموانە بە یەک شێو لە ئاڵتون چونکە ئەو قسەی ئەو ئیکات لەگەڵ ئەو قسەی مەسیح کردوتی سەرچاوەکەی یەک شوێنە کە مەبەستی لە خوایە لەبەرەوە لە ڕاستی حتا ئەگەر ئەم ئاینانە دەستکاریشی کرابێت ئێمە ئێسەکەنەوەکو مسلمان گرفتمانە لەسەروی من لە ڕاستیە هیچ کاتێک باکم نەبوو لەوەی کە ناوەرۆکی ئاینی مەسیحی چۆنە مادام کۆمەڵە مرۆڤێکی خاوەن بڕوانامەی عەقڵ و ژیری و ئیرادە قەناعەتی وایە کە ئەم ئاینە ڕاستە خۆی ئازادە لە چ ئاینێکە هەڵەبژێرێت چونکە من وەکو مسلمانێک خوا فێری کردووم وەکو بەهایەک پێی وتوم ئەمە قیەمە لە ئیسلامایە کە
کە قیەمی ڕێزگرتنە لە ڕای بەرامبەر. قورآن حتى بمحمد أفرمد عليه الصلاة والسلام قل يا أهل الكتاب أي محمد برب أهل كتاب أهل كتاب شين كاكا يهودين مسيحيين نصارين فلان بأمر بالين زردشتين كاكيين يزيدين هم أمان رخين ريزي أهل كتابه باشا أفرمد شيء قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا أو بينكم ورم با گفتوگۆ بکەین قسەیەک لە من قسەیەک لە ئێوە تا ئەگەینە شوێ تا ئەگەینە خاڵێکی هاوبەش ئەللا نعبودە إلا الله. ئەم پرۆگرامی کە ئێستا لە وەزارەتی پەروەردە گفتوگوی لەسەرکرد لە ڕاستی ئەمە مشتومڕ و جەدەلێک دروست ئەکا کە وە گوتم شوێنکەوتوانی زۆرینەی موسڵمان لە هەرێمی کوردستانە کەوتۆتە دووڕیانێک و کێسا گومانی هەیە بەرامبەر بەم سیاسەتە. بۆیە ئەرکی وەزارەتی پەروەردەیە جار بۆی ئەم گومانە بڕەوێنەتەوانێ ئەبێ ناوی پەروەردەی ئاین بیکا بە پەروەردەی ئیسلامی چونکە تۆ ئەمە ڕێک پێچەوانەیە بە دەستوری عراقی لەبەرەوەی تۆ هەرێمێکی سەر بە عراقیت عراقیش دەستورێکی هەیە هەرێم خازە بێم دەستورە جێبەجێکە هەر یاسایەک لە هەرێمی کوردستان دەربچێت پێچەوانە بێت بە قیەم و بەهاکانی ناو دەستوری عراقی و مادە و بەرگەکانی ناو دەستوری عراقی محکەمەی اتحادی و ئەو خەڵکانی کە ئێستاکانە دژن بە گۆڕینی ئەم یاسایە و دەرچواندنی یاسا سبێنەڕۆن لە دادگای اتحادی لە بەغاش کاتەکەن و ئەم یاسایە بە وەزارەتی پەروەردە هەڵەوەشێنەوە. ئەمە تەبەن بەڵام ئەمە قۆناغی کێ ئەمە قۆناغی دوای دەرچواندنی یاساکەیە. بۆی ئێستا ئێمە شینەکەمان بۆ ئەوەیە کە لە ڕاستیە ئەبێ بێن ئەم گومانانە بڕەوێنرێتەوە بۆ ناوی پەروەردەی ئیسلامی کراوە بە پەروەردەی ئاینی هۆکارەکە چییە؟ یعنی بە زەحمەت وەڵامێکمان پێ بدەن چێ ئەم پرۆژە یاسایی نووسیوە ئایا خەڵکێکی تایەکە بۆ نمونە لە یەکێتی زانایان ئەنجا ئەگەر هەندێک لە بەناو ڕۆشنبیرەکان و خەڵکانی ناو سۆشیال میدیە چالاگوانان تەبەن هەندێک پۆستیان کردبوو باشە ئەم مەوزوعە بۆ ئەوەندە گەورە ئەکرێ بۆ ئەوەنە ئەجوڵێنرێ خۆ تا ئێستا وانەی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن بەداخەوە نەیتوانیوە خوێندکارێ قوتابیەک تاکێکمان بۆ پەروەردەکە ئەم قسەیە ڕاستە ئەزان بۆ چونکە یەکەم منهەج و پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە پۆلی یەکی سەرەتایە هەتاوەکو پۆلی 12 کە هەمانە لە ڕاستیە بڕۆ کۆمەڵێ بابەتی تایە بابەتی پەروەردەیی نین لە بۆ نمونە یعنی لە فەرمودەیەکە لە قۆناغەکانی بنەڕەتیە باسی ئەفەرمێ من جهد في سبيل الله فقد غزا ئەی باشە ئەم باسی جیاد و بازی غەزا قوتابیەک لە پۆلی چواری بنەڕەتی چ پێویستەکە ئەم مەفهومە فێر بێت بۆ نین لە جیاتی ئەمە بۆ نمونە باسی ووصينا الإنسان بوالديه حملته أمه باسی ڕێزگرتنی دایک و باوکی بۆ بکەین باسی ڕێزگرتنی دراوسی بۆ بکەین کە ئەمانە قیەمی پێکەوە ژیانن ئەمانە بەهای خۆشەویستین بەهای ڕازگۆین بەهای دەستپاکین کە ئەمانە مەبادی ئەساسی و سەرەتایەکانی ئاینی پیرۆزی ئیسلامن کە ئێمە ئەکرێ مناڵەکانمان لە پۆلی یەک هەتا پۆلی 12 بێنین لەسەر ئەم ئەساسە پەروەردە بکەین و ڕایان بێنین و فێریان بکەین ئەوە ئەو کاتە نەوەیە دروستە بێکەوە گوتم ڕازگۆیە دەستپاکە بێکێشەیە چونکە بەی لە ملی ئامادە نەدزی بکە بەی لە ملی ئامادە نیە درۆ بکە کە ئێستا ئێمە ئەم وڵاتە بەدەست چیەوە گیرۆ دەین بەدەست درۆ و دزیەوە فەساد و گەندەڵی کە هەموو هەرێمی کوردستانی تەنیەوە سەرچاوەکەی درۆ و دزیە دەیتۆنەوەیەک پێگەێنی لە دوای 20 ساڵی کرد چونکە 18 ساڵەکە لە 6 ساڵی یەتە پێ خوێندن هەتا 12 ساڵی تەمەنی 18 ساڵە کە ئەڕواتە زانکۆ تۆ ئەتوان بڵم مرۆڤ نییە ڕۆبۆتێکە دروست کردو کە بەی لە ملی ئامادە نیە درۆ بکە گەبەی لە ملی ئامادە نیە دزی بکە بەی لە ملی ئامادە نیە ژینگە پیسکە کە ڕێزەگرێ لە ژینگە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دەستی خۆش بێ بۆ هیوای پەیامەکە بگای شەڵاوە خەڵکیش بەرچاو ڕۆن بێ کە لە چه سۆنگەیەکەوە ئەمە وەکو ئەوانە لێن بابەتەکە گەورەکەین بەڵێ گەورەیەکین بەرکی سەرشانمان ێزانین پێمان وایە گرنگە بابەتەکە دەستەکانە خۆش بێمێ دەکەین سپاس بۆ بەڕێز ئەو کەسانەشی کە لە پەرلەمانی کوردستان وەکو مامۆستاش باسی کرد لە لیژنەی فتوا مامۆستایانی ئاینی لە نێو پارتە دەسەڵاتدارەکان ئەمە بابەتێکە لە کۆتەی هەموو خێزانێکمان پێویستمان مناڵەکانمان بە پەروەردەیەکی جوان بێ سپاس بۆ بەشداری کرد ئەگە دەرفەتم بێ دوو جملە ئاڵم و کەتابێن سپاس بۆ بەڕێزتان دووبارە سپاس بۆ سەرجەمبی سەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ڕۆژێکی نوێ ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە وەوا ئەزانم تەنها بە عنی بە چەند بەرنامە و چەند ئەڵلقەیەکی کەناڵی ئاسمانی ناکرێت من ئومێدەوارم وەزارەتی پەروەردە زۆر لەو ئاستە باڵاتر و استراتیجیتر بڕوانێتە ئەم بابەتە و لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان و هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی ئەم یاسای ئەگەر بەم شێوەی ئێستا تێپەڕێنرێت بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ئاینی و مێژووی ئەکەوێتە سەر ئەستی ئەندامانی پەرلەمان بە تایبەت ئەو پەرلەمانتارین کە دەنگ ئەدەن بەم یاسایە لە قۆناغی داهاتووە و ئەو کاتە بەڕاستی مێژوو ڕەحم بە کەس ناکە
و ئەگەر بێت و لە دەرەنجامی ئەم یاسایە و لابردنی ئەم وانەیە و گۆڕینی بەوانەیەکی تر نەوەک داهاتوومان مناڵەکانمان ئاراسەیەکی تری وەرگرت ئەوە بەرپرسیارەتی ئەخلاقی و ئاینی مێژوویش دیسانەکرێتە ئەستۆی ئەم هێزانەی کە ئێستا لە حکوومەتان و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان کە ئومێدەوارم خودی کاک مەسعود شخصی یەکەم و کاک نەچیر وەکو سەرۆکی هێرێم و کاک مەسعود وەکو سەرۆکی حکوومەت لە ئاسی ئەو بەرپرسیارەتیان دەرک بەو مەترسیە گەورە بکەن کە نهێڵن ئەم یاسایە بەم شێوەیە تێپەڕێنرێت ئومێدەوارم وگوتم لە قۆناغی داهاتوو ئینشاڵڵا قسەی جددیترمانە بێت لەسەر زۆر سپاس مامۆستا جەبار عەزیز بۆ ئامادەبوون بۆ پێدانی و دەرفەتە هیوادارین کە هەمیشە بەردەوام بن. بەڵێزان نازانم وەڵا هاوکارانمان ئەگەر بەڵێ دیارە باز لەوەکەن بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتاگەشت مێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بوو بێت وەروە سەرمانەیەشان بن کۆمەڵێک سوود و زانیاریمان بێوەگەیاند بێ. سپاس بۆ هاوکارمۆنیا و تەواوی هاوکارانمان لە ستۆدیۆ لە کۆنتترۆل و ئێوەش کە تا ئێستاکە لەگەڵمان بێت. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. سپاس بۆ.